لە شاری بەغداوە لەگەڵماندایە. خات و ئەنسام شەوتان باش، گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان لەم گەشتەی ژووری هەواڵی کوردستان 24. سەدەی 21 باشە. هێشتا لە عێراق ژنان زۆر کەمتر لە پیاوان کاریان دەست دەکەوێت. ئەمە چەوسانەوەی ژنان نییە لە عێراق؟ ئێوە باش، زۆر سپاس بۆ ئەوی میوانداریە کاکە فەرهاد، بۆ ئەو میوانداریە، هەروەها بۆ ئەو تیشی خستە سەر بێکاری ئافرەتان و بەراوردکردنی بێکاری ئافرەتان و پیاوان. باڵێ لێرەدا درزێکی زۆر گەورە هەیە لە بازاڕی کار لە نێوان پیاوان و ئافرەتان. ئەم درزەش دەگەڕێتەوە بۆ چەند هۆکارێک، ژمارەیان زۆرە، لەوانەش هۆکاری کۆمەڵایەتی، هەروەها کەمتەرخەمی حکوومەت لەلایەنە حکومیەکان و ئیداریەکان، ئەوان بەرپرسن لە بەرەو پێشبردننی ڕۆڵی ئافرەت لە بازاڕی کاردا. بەداخەوە ئێمە چەندین ڕێکەوتنمان پەسەند کردووە، هەروەها چەندین یاساشمان دەنگمان پێداوە بۆ ئەوەی کە تایبەتە بە هاندانی ئافرەتان بۆ کارکردن و لە بازاڕی کار شوێنی خۆیان بکەنەوە. بەڵام بەداخەوە دەبینین لە جێبەجێکردنی ئەو یاسایانە و ئەو ڕێکەوتنانە کەمتەرخەمی هەیە. دواتریش هەندێک کۆکاری دیکە هەن کە ئەویش ڕێگریکردنە لە بەشداریکردنیان لە بازاڕی کاردا و خات و ئەنسام. پێت وایە یعنی هۆکارە سەرچیەکە تەنها مەسەلەی پیا و سالاریە لە عێراق، یاخود هۆکاری کۆمەڵایەتی، ئاینی، هۆکاری ڕەگەزی، هۆکاری تریش هەیە کەوا دەکات ژنان کەمتر بتوانن هەلی کاریان دەستکەوێت؟ بەڵێ لاوازی ئامادەی ئافرەت لە بازاڕی کاردا هۆکارەکان زۆرن. فاکتەری کۆمەڵایەتی لە هەندێک نەریتی ئاینی، هەروەها بوونی ئافرەت لە بازاڕی کاردا. من پێم وایە کە ئامادە نەبوونی تەنها پێنەدانی مافەکان نییە، بەڵکو هەوڵی زۆر دەدەم بۆ بەدەستهێنانی سامان بۆ خۆبژێوی خۆیان. بەڵام دەکرێت لەو ساڵانەی کۆتاییدا دەبینین کە هەندێک لە ئافرەتان لە پرۆژەی بچووک سەرپەرشتی کارن و توانیویانە لەسەر ئاستی کەسانی سەرکەوتوو بن، هەروەها بەرهەمی باشیشیان هەبووە و بوونەتە سەرچاوەی داهات بۆ ماڵەکانیان، بۆ خانەوەدەکانیان و تا ئێستاش ئافرەتان هەوڵی خۆیان دەدەن. بەڵام ڕێگری زۆرن. من پێم وایە کە هۆکاری کۆمەڵایەتی یەکێکە لێ ڕێگریەکانی بەردەم ئافرەتان، هەروەها پێویستە ئەو کۆسپانە لا ببرێن کە لە بەردەم ئافرەتان هەیە. زۆر باش. کاری لەسەر نەکراوە، ئەوانە کاری سەرەکین. ئەمە وێڕای خات و ئەنسام، تۆ زۆر پێداگری لەسەر ڕێگری کۆمەڵایەتی دەکەیت. من دەمەوێت بزانم مەبەستت لە ڕێگری کۆمەڵایەتی چییە؟ خێزانن ناهێڵن ژنەکان کار بکەن، یاخود جۆری کۆمەلگای عێراقە ڕێگا لە کارکردنی ژنان دەگرێت؟ هۆکاری کۆمەڵایەتی لە خێزانەوە دەست پێ دەکات. کاتێک خێزان ڕێگری دەکات بۆ ئەوەی کچەکەیان خوێندنەکەیان تەواو بکات، ئەو کاتوانای ئەوەش بەدەست نایێنێت کە دەرفەتی کاری بۆ بڕەخسێت. کاتێک خێزان هەندێک
ئەرکی دیاریکراو لەسەر کچەکانیان یاخود ئاخێزانەکانیان و خوشکەکانیان دەسەپێنن دەبینین لێکەوتەیەکی دیکەی دەبێتن و تێڕوانینێکی دیکەش لە کۆمەڵگەدا بۆ ئافرەت دەبێت واتە تێڕوانێکی جیاکاری ئێمە دەبینین تا ڕادەیەک ئێستا باشترە بەڵام هەنگاوەکانی بەرەو باشبوون زۆر هێواش و لەسەر خۆن چونکە تا ئێستاش هەند زۆربەی خێزانەکان هەن کە نایەنەوێت کچەکانیان خێزانەکانیان لە بازار کاردا ببینەوە بۆیە دەبینین هەندێک هۆکاری دیکەشان وەک گێچاڵ و تحڕشی سێکسی یاخۆ دەستدرێژی یاخۆت هەر شتێکی دیکە بە بڕوای من ئەو پیاوی عێراقی یاخود خێزانی عێراقی دەتوانم بڵێم تەنها ئافرەت بەو چاوە دەبینیت کاک هۆکارێکە بۆ پەروەردەکردنی منداڵان زۆر باشە خاتوەنسام زۆر باشە خاتوەنسام تا چەند لەگەڵ ئەوەدای یاسا نوێیەکەی باری کەسێتی کە لە پەرلەمان دەنگی پێدرا بۆ ئەوەی کچان بە تەمەنێکی کەمەوە بەشوو بدرێن تا چەند ئەمە وای کردووە ڕێژەی بێکاری لە ناو ژناندا لە عێراق بەرز بێتەوە واتە ئێمە بە دیدگای من وەکو چالاکوانێکی عێراقی و داکوکی لە مافەکانی مرۆڤ بەگشتی دەکەم زۆر گرنگیش بە پرسی ئافرەتان دەدەم من بە تەواوەتی ڕەتی دەکەمەوە کە ئەو ڕەشنووسەی کە لەبارەی یاسای باریکەسی ئامادە کراوە ئەمە دەبێتە هۆی گەڕاندنەوەمان بۆ چەندین ساڵ کە ساڵانی ئازاربەخشن ئێمە باسی یاسای ساڵی 1950 دەکەین کە ئێمە دەمانەوێت ئەگەر هەمواریش بکرێتەوە لە ڕەشنووسی نوێدا مافی زیاتر بە ئافرەت بدرێت من پێم وایە کە ناکرێت بەم شێوازە جێبەجێ بکرێت واتە بەڵام بە گوێرە هەنگاوەکانی هەندێک لەو نوێنەرانە کە لە ئەنجومەنی نوێنەران پەرلەمانتارن ئەوان هەوڵی دیکە دەدەن بۆ ئەوەی لە دژی مافەکانی ئافرەتان واتە مافەکانی ئافرەتان هەدەر بدرێت من پێم وایە ئەمە بە شێوەیەکی نەرێنی ڕنگدانەوەی لەسەر پەیوەندی نێوان هاوسەرانیش دەبێت واتە زۆر درست دەخاتە نێوان ژن و پیاویش یا هەروەها زۆرێک لە مافەکانی ئافرەت لە مافەکانی بێبەش دەکات لەوانەش میراتە لەوانە دوجاریش بابەتەکە بەلێک جیابوونەوە کۆتایی بێت خاتوان سام کەواتە بۆچی نە حکوومەت نە پەرلەمان نە ڕێکخراوەکانی ژنان و چالاکانی مەدەنی لەسەر مافی ژنان لە عێراقدا بەدەنگ نایەن پێت وانە عێراق لە باتی بەرەو پێشەوە بڕوە لە بواری مافی مرۆڤ و دموکراسی چەندین هەنگاو بۆ دواوە گەڕاوەتەوە واتە ئەمە پرۆژە پێشنیازەکە لەلایەن دەسەڵاتی یاسادانانەوە پێشکەش دەکرێت لە لایەن لێژنەی ئافرەت و منداڵانەوە سەرپەرشتی دەکرێت پێویستە قسەی خۆیان لەسەر هەبێت ئەو لێژنەیە دەڵێن کە ئەو یاسایە بەرەو مەزهەبیەتی جەعفەری دەمانگەڕێنێتەوە و دەنگدانیش لەسەر ئەو پرۆژە یاسایەش جێگەی شەرمەزاریە بەڕاستی لە دانیشتەکانی ئەنجومەنی نوێنەراندا بە تایبەت دەنگدان لەسەر بڕیاری یەکەم و دووەم یاخۆ مادە یەکەم و دووەم بە شێوەیەکی گشتی ناتوانرێت ناکرێت بە هیچ شێوەیەک یاسایەکی لەم شێوەیە جێبەجێ بکرێت چونکە لەلایەن تاکەکانی کۆمەلگاوە ڕەتکراوەیە کە ئەوە چونکە پەل دەهاوێژێتە ناو تایبەتمەندیەکانی کەساتی تاکەکانی کۆمەلگاواتە دەسواردان لە کاروباری تەنانەت تاکە کەسیجدا دەکات حکوومەتی عێراق ئەوان هیچ
کارێکی بەو بابەتەوە نیە بە گوناحەکە لە ئەستۆی ئەنجومەنی نوێنەراندایە و پێویستە دادگای فیدرالیش ڕۆلی خۆی لێرە دەهابێت ئێمە شوەکو ڕێکخراوی کۆمەلگای مادانی ئێمە داکۆڕی لە یاسای ساڵی 1950 گەیشت دەستخۆش زۆر باشە زۆر بەڕێز ئەنسام بەدری چالاکوانی سیاسی ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵما بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.